کچێکی 4 ساڵان لە ڕواندز لەلایەن خاڵیەوە دەستدرێژی سێکسی دەکرێتە سەر. دادگای هەولێریش بە 5 ساڵی زیندانی سزای دەدات. بەڵام بە گوتەی ئەندامێکی لیژنەی ڕۆشنبیری و کۆمەڵگەی مەدەنی پەرلەمانی کوردستان زەردایکی کچەکەش دەستی لە تاوانەکە هەبووە و دۆسیەکەشی بەلاڕێدا براوە. دوای ئەنجامدانی پشکنینی پزیشکی بۆ منداڵە 4 ساڵانەکەی ڕواندز، پزیشکان بە کەسوکارەکەی ڕادەگەێنن کە زیاتر لە 10,000 دەستدرێژی سێکسی کراوەتە سەر ئەم منداڵە 4 ساڵانە. کچێک کە تەمەنی تەنها 4 ساڵانە دوای ئەوەی دایکی کۆچی دوایی دەکات و باوکی خێزان پێک دێنێتەوە، ئەم منداڵە بەم تەمەنە بچووکیەوە دەکەوێتە بەر ڕقوقینەی زەردایکی. هەر بۆیە زەردایکەکەی هاوکاری برا 15 ساڵانەکەشی دەکات بۆ ئەوەی چەند جارێک دەستدرێژی سێکسی بکاتە سەر منداڵە 4 ساڵانەکە. باوکی کچەکە بە پەیامی ڕاگەیاند کە ئەو درەنگ بە بابەتەکەی زانیوە. دوای 1 ساڵ شاردنەوەی بابەتەکە ئینجا لە ڕێگای راپۆرتێکی پزیشکیەوە زانیویەتی زیاتر لە 10,000 دەستدرێژی سێکسی کراوەتە سەر مناڵەکەی. بەخێراتنی کەناڵی پەیامەکەم بەڕاستی بەهانام هاتن بە قاسیدەن ڕووپاخان زۆر سوپاسێکم لە بەیانی و لە سەخەتە لەگەرم ئەوەی کە فاسی دەکە دەرێ بە منداڵێنگۆ کا لە کارە ترازرایە، ئەنی کا لە وێستە دەرێک لە کچایەتی شتیوە زۆر بە خراپی شاین نەکبرن شتەشی بەسیت جارێک و 2 جار و 3 جار بی کە پێی گوتم ڕاستی ئەو کاتی نەگولە ئەگەر نازانم کوژیام ئەو کاتی کوڕەکە کە ئەو تاوانەی کردیە دانی بە هەموو تاوانەکەی نایە حتا ئەرێ خوشیشم ئاگادارە بەسرم دەهاتی کە ئەو تاوانم کردیە تاوانەکەیان شاریتەوە هەموویان بۆ بڕیارێت دادگای هەولێریش رازی نیم بەڕاستی حکومەتی کەمە ئەمە 5 ساڵ ناکاتە ئەو برینانەی من کە چارەش بکات چکە ئەو برینەی من زۆر قورتر لەوەی کە 5 ساڵ چکە 5 ساڵەکە بەرەبی و تەواو عندێتەوە بەرامبەرم بەسی من حتا مایمە لە ژیان دەبێ و ئازارێ بچێشم داوام هەیە لە حکومەتی هەرێمی کوردستان داوام هەیە بە زووترین کات مافم خوڕایە ئەو مافم ئەوەیە من نامەوێ غەدر لە کەس بکەم و نامی مافی کەسیش بخۆم مافەچی خۆم و کچەکەمە دەبی بگەڕێتەوە. ڕووپاک ئەحمەد کە بڵاوکەرەوەی ئەم کەیسەیە دەڵێت بە دوواداچوونی تەواو بۆ سندنەوەی مافیە مناڵە دەکەم بەپێی یاسا دۆچەکەی مناڵە بەلاڕێدا براوە چونکە بەپێی مادەی 393 سزادانی عێراقی بێت دەبێت تاوانبار زیندانی هەتاهتایی بەسەردا بچەسپێنرێت. سزای بکەرانی ئەو منداڵە 6 ساڵی کە ئەوتانێ بەرامبەر کراوە بەپێی مادە 393 کە پێشی حکم دراوە دەبێ سزنی موئەبەد بێ خۆ لە سێدارەدان بێ بۆ بکەری ڕئیسی و هەروەها بۆ یارمەتی دەریشی یارمەتی دەرەکە ئەگەر بە خێوکەری بێ ئەوە زەرفی مشەدەدە کەەوەش بە خێوکەریەتی زڕدایکی منداڵەکەی و هەوڵی کبکردنی دەنجی ناڕزایەتی ئەو منداڵەشی داوە و سزای داوە بۆیە ئەمە کە زەرفی مشەدەد بێ واتە دەبێت سزنی موئەبەد بێ. ئێستا بڕیارەکە دیارە مادە قانونیەکەی ئەو ئافرەتە گۆڕدراوە و هەروەها ئافرەتەکە لە ماڵەوەی هیچ زیندانی نەکراوە واروە بکەری ڕئیسیش بە 5 ساڵ زیندانی حکم دراوە کەمە بەڕاستی دەبێت دادگا لەو جۆرە کەیسانە زۆر بەدات پەروەرانە بڕیار بدات لەبەرەوەی تا کۆمەڵگەی ئێمە زیاتر ئەو تاوانانە دووبارە و چەند بارە نەبنەوە. هەرچەندە ئێستا مناڵەکە تەمەنی بووە بە 6 ساڵ و چۆتە بەرخوێن و پۆلیەکی سەرەتاییە بەڵام بەهۆی ئەو تاوانەی بەرامبەری کراوە تووشی شڵەژانی دەرونی بوو و شوێنەواری دەستدرێژەکەش بەسەر جەستەیەوە دیارە. بۆ ئێستا منداڵە تەمەن 6 ساڵەکە پێویستی بە چارەسەری دەرونی هەیە و دەشبێت بکەرانی ئەم تاوانە قێزەونە بە سزای یاسایی خۆیان بگەن. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.